بەڵگەنامەیەکی دەستنووسی هاوڵاتێکی گوندی خەرپانی نزیک گەڵەبجەیە کە مێژووەکەی بۆ 110 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە و تا ئێستا پارێزراوە. دەستنووسەکە لە ناو پارچەقامی شێگەڵ گیراوە و بە زمانی فارسی پالەوی نووسراوە و پەنجەمۆری و زەمانەی لەسرە. ناوڕۆکی نامەکە باز لەوە دەکات ئافرەتێک لەو بەشە میراتی خۆش دەبێت کە باوکی بۆی بەجێهێشتووە و بەخشیوێتی بە براکەی. زولەیخا ناوی و ئافرەتەیە لە نووسراوە مێژوویەکەدا ناوی هاتووە. لە کۆتایی نامە مێژووەکەشدا نووسیوێتی لە دوای نووسینیەم بەڵگەیە مناڵەکانی مافی داواکردنی هیچ مافیکیان نییە و ئومێدەوارە هیچ کێشەیەک ڕوونەدات. لە باپیرمانەوە بۆمان ماوەتەوە لەناو ئەم قامیشەیە هەڵگیراوە زیاتر قامیشەکە پاراستوێتی لە ناوچوون و ئەمە چوار پشتی ئێمە ئەکاوە مەلا بوون. چوار پشتی ئێمە دەلالەت لە زیرەکیانەکاوە دەلالەت لەوە کە ویستویان دوای خۆیان کێشە بەجێنەمێن لەسەر مڵک و ماڵ و ویراستیان و بە دەستنووسێکی ئەدەبیاتی جوان نووسیویانە. چوار پشتی بڵێن باوکمەکە کە بەجێماوە لەو سەردەما 110 ساڵ لەمە پێش نووسیویانە تقریبا ئەوان لەوەچێ لە تەمەنی پیریانە ئەمەیان نووسی بێ. دوو شایەتی هێناوە دایناوە لە بەردەم مەلایەکە ئیعلانی خۆیەکە کە من لە مڵک و ماڵی خۆم خۆشە بم لەم برایم و دوای من و نەوەکانی دوای من بۆیان نییە بە هیچ شێوەیەک لەسەر ئەم وەرەسەی منە کە بەجێماوە کێشە دروستکەن لەگەڵ ئەم برایەمە. بەڕێوەبەری فەرمانگەی دادنووسی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات ئەو بەڵگەنامە گرنگە و ناوەڕۆک و شێوازی داڕشتنی بە هەمان شێوەی ئێستا نووسراوە و لە دادگاکانیش دانی پێدا دەنجێت. درێژترین ئاەتی پیرۆزی قورئان يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه وليكتب بينكم كاتب بالعدل. كدريشتين آية تأكيد لسر نوسينا كاتب حالتها بني قرز ليان دو كسا لدقي ياساكان ولدادقا كان بەڵگەنامەی نووسرا و گرنگترین هۆکاری سەلماندنە لە دادگاکان لە کاتی کێشە و نیزاع. دیارە بوونی بەڵگەنامەیەکی لەو شێوە لە گوندێکی کوردستانە لە گوندی خەرپانیە کە وەکو ئاماژەی پێکرێت بە 110 ساڵ لەمە پێش بەڵگەنامەیەکی زۆر گرنگە لە ڕووی مێژوویەوە پێویستە گرنگی پێ بدرێت. دیارە 100 ساڵ زیات لە 100 ساڵ لەمە پێش گرنگی بە نووسیندراوە و من ئەوەندەی کە سەیری دەقی نووسراوەکەیشم کرد چ لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی لایەنی شەرعیەوە لە ڕووی لایەنی یاساییەوە زۆر لەگەڵ سەردەمی نووسراوەکانی ئێستا و لە دەقی ئەو بەڵگەنامانەی کە ئێساکرن بە بەڵگەی ڕسمی تا ڕادێکی زۆر گونجاوە. بەڵگەنامە دەستنووسا مێژوویەکە ئاماژەیە بۆ ئەوەی 110 ساڵ پێش ئێستا هەورامیەکانی گوندی خەرپانی یاسایانە کاروبارەکانیان ڕایی کردووە. ئەو کات بەڵگەیەکی کۆمەڵایەتی و یاسایی و شەرعی جێهێشتووە کە ویستویەتی هیچ کێشە و گرفتێک لە داهاتوودا بۆ مناڵەکانی دروست نەبێت. بەڕای یاساناسانی ژەو بەڵگەنامە مێژوویە کە باز لە میرات دەکات کارێکی گەورە و گرنگە و ژیری و ئاستی وەشیاری هەورامیەکانی ناوچەکە دەخاتە ڕوو کە لە دوای زیاتر لە سەدەیەک ستایشی کاری ئەو ئافرەتە دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.